تێکچوونی ڕەوشی کارەبا لە کەرکووک کاوتەری بوو لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمادا هاوڵاتیانی کەرکووکی لە ڕۆژانی جەژندا نیگەران کردبوو. دانیشتوانی کەرکووک نیگەران لە گرفتی کەمی کارەبای نیشتیمانی و ڕایدەگەیەنن کەم تەرخەمیەکانی ئیداری کەرکووک گەڕەکە کوردنشینەکانی شارەکەی نیگەران کردووە. کارەبا کامە وڵی کارەبا هەنیە لە کەرکووکە خازمەتەکە کوردیەکان وڵی دنیا تا بڵێ گەرما بەرزە بێتەوە و ئەوەتانەوە حاڵەکەی خۆتەی بیری وڵی داواکاریمانەوەیە بەرپرسیە هەست کەسێ لەم شارەیە شتێ بۆ ئەم شارە بکەم کە ئەم کارەبایە چاکە و ئێمەش لەم نامەتی ڕزار نجاتمان بێ زۆر خراپە خاصە لە مەتەق کوردەکان کارەبا نییە لە بەعضی شوێن لەم شارە مۆلیدە 30,000 لە مەتەق عەرەبیەکان لە حیلواسین 30,000 لە شۆرجە 10,000 لە کوردستان ئاویان نادنێ کارەبامان نادنێ وەزعمان خراپە یعنی ئەوەی خوا پێی خۆش بێگەڵمان نایکەن گشت کەسێ ئەزانێت توش ئەزانێت مش ئەزانم خزمەت نییە خزمەت کەمە کەس بەتەنگ کەسۆ نایە هەچ کەسێک کەفتەوە بان سەر کراوەکەی خۆی و مەساحەت خۆی و گیرفان خۆی ئەمەیشە قەت ملەتەکەی ئێمە نەیتوانین نەجاتی بێت لەم کۆسپە و کەوا بزانێن مەساحەی عامە کامێ و مەساحەی ذاتی کامەیە. بەڕاستی کارەبا زۆر وێران بووە لە شاری کەرکووک یعنی زۆر بێتاقەت بووینێ لە بەیانی و 4 جا کارەبا ڕێسی بڕاو هاتوۆتەوە مۆلیدێش کە دایگرسان سعات دوێنە سعات سێنی مەڕۆ استراحەتی کردو سعات سێ چیەکەی لە سعات سێوەرە ئێراکە بەڕاستی یعنی داوا لە هەرێمی کورسانەکەن لێبوردنیان هەبێ پێکەوە بێن لەم شارە کارێ بکەن بێتاقەت بووین. وەزعی کارەبای کەرکووک زۆر خراپە لەبەرەوەی دنیا زۆر گەرمە ئێستا لە ماڵەکانە سبلت هەڵ ناکە کارەباکە کارەباڕە بۆ مووسڵ و بۆ بەغا ئێمە شاوە ماوین ئەمانەی بزانین معنای چیم کارەبایە بە ئێمە نادەن و ئێمە لەبەرم گەرمایە و دەرەجەی حرای نازانم چەنە 50 48. ئەمە دیمەنی بازاڕی شۆڕیزەی کەرکووکە کە بەرزی پلەکانی گەرماوای کردووە بازارەکە بە چۆڵی دەردەکەوێت بەشێک لە وڵاتیانیش بۆ بە سەبردنی کاتەکانیان ڕوو لە پارک و شوێنە گشتیەکان دەکەن. چوارم ڕۆژەم ڕۆ دەرچوونە دەرنەچوونە بۆ هیچ شوێنێ پلەی گەرمایە پلەی گەرما زۆر بەرزە کارەبا نییە لە ماڵەوە دانشی کارەبا نییە وەڵای ئێرە کەشێکی زۆر خۆشە دەستخۆشی لاگەم کە ئەم پارکەیە دروست کردووە بۆ خەڵکەکە. جگەلەوەی لە ڕۆژانی جەژندا پلەکانی گەرما لە کەرکووک بەرز بوون ئیداری کەرکووکیش پلانێکی گونجاوی بۆ دابەشکردنی کارەبای نیشتیمانی نەبوو ئەوە شوای کردهبوو مۆلی دالیەکان لە شارەکە ڕۆڵی حکوومەتیش بژێڕن. بەرزی پلەکانی گەرما لەگەڵ خراپی دۆخی کارەبا هاوڵاتیانی شارەکەی ناچار کردووە بۆ بە سەبردنی کاتەکانیان ڕوو لەم شوێنانە بکەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.